دوجار شەمەندەفەری یارییەکانی خولی تۆپی دەستی یانەکانی کوردستان کۆمەڵەی سلێمانی دەستی پێکرد و لە یەکەم ڕۆژیشدا سێ یاری ئەنجامدرا. بە ئامادەبوونی سەرۆک و ئەندامان یەکێتی تۆپی دەستی کوردستان و هاندەرێکی زۆر کێبڕکێکانی خولەکە بە بەشداری حەویانە دەستی پێکرد و لە یەکەم ڕۆژیشدا یانەی سلێمانی چاوەڕوان بوو. ئێمە وەکو یەکێتی ناوەندی تۆپی دەست وەکو خۆشتان ئاگادارن ماوەی 4 ساڵە خول نەکرێتەوە بە قەیرانی دارایی، بۆیە تاوەکو ئەم ساتێک کە دەستمان بە خولی تۆپی دەست کرد ڕیزبەندی تۆپی دەست لە کوردستان نەمابوو، بۆیە هەستان بە کردنەوەی خولێکی کراوە بۆ سەر زەمیانەکانی کوردستان تاوەکو بتوانین ڕێزبەندی پلەی نایەب و پلەی یەک لێک بکەینەوە و بۆ ئەمە بەستش 15 یانە بەشداری لە خولەکەکە کرمان بە دوو گروپ، هەر گروپێک 4 یانە بەسەر دەکرێت بۆ پلەی نایەب و حەبیانەش دەبێت بە پلەی یەک. لە یەکەم یاریدا هەردوویانەی ڕزگاری سۆلافی نوێی شاری کەرکووک بەیەگەیشتن، دوای یاریەکی ئازبەرز و بەهێز لە نێوان هەردوویانە بە تایبەتی یانەی ڕزگاری توانی بە ئەنجامی 30 گۆڵ بەرامبەر بە 20 گۆڵ یاریەکە بە سوودی خۆی یەکلایی بکاتەوە. لە دووەم یاریشدا یانەکانی سەورە و کۆیە ڕوبەڕوو یەک بوونەوە و دوای یاریەکی بەهێز و پڕگۆڵ یانەی کۆیە بە پشتبەستن بە چەندین یاریزانی بەهێز بە تایبەتی یاریزانێکی هەڵبژاردەی عێراق توانی بە 34 گۆڵ بەرامبەر بە 30 گۆڵ یاریەکە بە سوودی خۆی یەکلایی بکاتەوە. لە سێم یاری ڕۆژی یەکەمی خولەکەدا یانەکانی سەرچنار و قەڵاتزێ کە زۆربەی یاریزانانی هەردوویانە گەنج بوون یاریەکی تا ڕادەیەک مامناوەندیان پیشاندا، بەڵام ئەنجامەکە بە سوودی نوێنەرەکەی سلێمانی بوو یانەی سەرچنار بە 24 گۆڵ بەرامبەر بە 19 گۆڵ. نزیکەی بۆ 20 بۆ 25 یاریزان کە نزیکەی 3 ساڵە دابڕاونە شاری سلێمانی کە هیچ یانەیەک نەبووە بیانگرێتە خۆی بە بۆنەی کردنەوەی خولی کوردستانی کوردستان ئەو یاریزانانە توانیانە بگەڕێنەوە ناو یاریگاکان کە خۆشیشی زۆری تایبەتی پێوەیە ئەوە تا لە بەرچاوی کامێرەکانی خۆتانە کە مەلعبەکانی گەڕێکی چوارباخ ژمەیانێ لەبەر قەڵەباڵغی و لەبەرەوەی ئەم گەڕەکە دروستکەری یاری تۆپی دەستە جارێک کە سەر دەبێتەوە زین و بوونەوەی تۆپی دەست چی لە سلێمانی و چی لە کوردستان. نەخێر هەموو نادێکە بەشداری خولەکان دەکا ئامانجی تەنها سەرکەوتنە، ئێمە شەوڵ و توانای خۆمان دەخەینە سەر بۆ ئەوەی بە تەواوی ئامانجی ئەومان هێنا قەڵازە سەرخەین بۆ نایب بە هەوڵ و توانای ئەم یاریزانە دڵسۆزانە. بە دڵنیاییەوە کاریگەری زۆری هەبووە، زۆر یاریزانی باشمان هەبووە کە دابراوە، ئێستا زۆر یاریزانمان هەبووە کە لە تۆپی دەست وازی هێناوە بۆی بڕیاریان پێداوین لەو ساڵڕا دەورەکان بەردەوامن بۆی مەش ئەو ساڵ بۆ زۆربەی نادیەکان وەک مشارەکەیکی بەشدارکردنە زیاتر بۆ ئەوەی خۆمان حازر بکەینەوە بۆ ساڵانی داهاتوو ڕیزبەندی بکرێت. بڕیارە ڕۆژانە لە هۆڵی یانی سلێمانی لە سێ کاتی جیاوازدا یاریەکانی خولی تۆپی دەستی یانەکانی کوردستان کۆمەڵەی سلێمانی بە سەرپەرشتی یەکێتی تۆپی دەستی کوردستان بەڕێوە بچێت. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.